لە دوای مشتومڕی لەگەڵ پەیامنەرێکی بەڕەگەز ئاسیایی سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ پرێس کۆنفرانسی ڕۆژانەی خۆی لەسەر پەتای کۆرۆنا بە شێوەی کتوپڕ کۆتایی پێهێنا. وێجیانجیانگی پەیامنێری تۆڕی CBS پرسیاری ئەوەی لە ترامپ کرد کە بۆچی بە شێوەی بەردەوام ئەو وتەیە دووبارە دەکاتەوە کە ویلایەتە یەکگرتووەکان لە هەر وڵاتێکی دیکە باشتر کار دەکات بە تایبەتی لەبارەی پشکنینی ڤایرۆسی کۆرۆناوە. درێژەی پێدا و لە هۆکارەکەی پرسی وتی ئەوە بۆچی و لەبەر چییە؟ ئایا ئەوە بەلای تۆ کێبڕکێکی جیهانیە؟ لە کاتێکدا ئەمریکایەکان ڕۆژانە توش دەبن و گیان لەدەست دەدەن. ترامپ لە وەڵامدا گوتی خەڵک لە هەموو جیاندا گیان لەدەست دەدەن بۆیە بە تۆنێکی تووڕەوە وەڵامەکەی درێژە پێدا. باشتر وایە ئەو پرسیارە لە چین بکەیت لە منی مەکە ئەو پرسیارە ئاڕاستەی چین بکە لەو کاتەدا وەڵامی زۆر نائاسایی دەست دەکەوێت. Don't ask me, ask China that question, okay? When you ask them that question, you may get a very unusual answer. Yes, behind you, please. لە کاتێکدا ترامپ ئاماژەی بۆ پەیامنەرێکی تر کرد کە پرسیاری خۆی بکات. وێژیان گەڕایەوە و خۆی ناساندەوە کە ئەو لە وێست ڤێرجینیایە و لە چین لەدایک بووە بۆ ئەوەی پرسیارێکی تر ئاڕاستەی ترامپ بکات و گوتی گەورم بۆچی بە شێوەی تایبەت ئەو وتەیە ئاڕاستەی من دەکەیت؟ بە ئاماژە بەوەی دیارە هۆکارەکەی ئەوەیە کە ئاسیاییە. ترامپ لە وەڵامدا وتی من بە شێوەیەکی تایبەت ئەو وتەیە ئاڕاستەی تۆ ناکەم بەڵکو بە هەر کەسێکی دەڵێم کە پرسیاری بێڕێزانە و ناوزەڕێنی لەم شێوەیە بکات. دۆناڵد ترامپ سووربوو لە سەر کۆتایی هێنان بە مشتومڕەکەی لەگەڵ ویژیانجیانگ و ناوبراویش سووربوو لەسەر وەرگرتنەوەی وەڵامی پرسیارەکەی. بۆیە بەر لەوەی پرسیاری پەیامنێری سێیەم وەڵام بداتەوە ترامپ پرێس کۆنفرانسەکەی بەجێهێشت بەڵام کاردانەوەکان لە ئینتەرنێت زۆر خێرابوون بۆ پشتیوانی ویجیان بۆیە هاشتاگی پشتیوانی بکەن لە ویجیانجیان ڕیزبەندی یەکەمی وەرگرت. چالاک و ئەکتەری ئەمریکی بە ڕەگەز ئاسیایی جۆرج تاکی ڕایگەیاند من لە پەنای ویجیانگجیان ڕادەوەستم لە دژی هەڵچوونە تووڕە و ڕەگەز پەرستەکانی ترامپ بەڵام ئەپریل ڕیانی پەیامنێری CNN کە ئەویش پێشتر تووشی هەڵچوونی تووڕەی ترامپ بووە لە تویتەکەیدا کە ئاڕاستەی ویجیانگی کردووە دەنووسێت بە خێر بێت بۆیانەکەمان ئەمە ناختێک دەرە ئەو خوی پێوە گرتووە. دۆناڵد ترامپ بێزاری و ڕقی خۆی لە میدیا ناشارێتەوە زۆر جار لەگەڵ پەیامنێراندا تێک دەشێت بە تایبەتی لە سەردەمی پەتای کۆرۆنادا چونکە کاتێ قوربانیەکان لە سنووری 80,000 تێپەڕ بوون و شەقامی ئەمریکاش ترامپ بە هۆکار ناو دەبن ناوبراو لە هەر پرسیارێک بێزارە کە گومان بخاتە سەر ئیدارەکەی. لەلایەکی ترەوە وتەبێژی ڕێکخراوی تەندروستی جیهانی مارگرێت هاریس لە لێدوانێکدا ڕایگەیاند کە ئیدارەی ئەمریکا و بەرازیل هۆشداریە سەرەتایەکانی ڕێکخراوەکەیان بە هەند وەرنەگرت بۆیە بەم قۆناغە گەیشتن کە دیارە ترامپ لە دوای ئەو ئەزمونە خراپەی کە لە ڕوبەڕووبوونەوەی پەتاکەدا پێشکەشی کردووە لەم کاتە هەسیاری کە نزیکە لە هەڵبژاردننی سەرۆکایەتیەوە دەیەوێت ناکامیەکانی بخاتە ئەستۆی ڕێکخراوی تەندروستی جیهانی و شەفاف نەبوونی وڵاتی چین کە نارەکانی ئەوە ڕەت دەکەنەوە و هۆکاری ناکامیەکان دەخەنە ئەستۆی ئیدارەی کۆشکی سپی.